سازگار از بیم جمع یکسر تل سید صادقی پشتی لحفکرنا هسده و حکومت سوریه داخوازین خونیشاندران ایرو چنه گلو دروش منوان چنه خپگیان لاچو سازگار دنگی متیتا گلو هێوی دارسڵاوتان لە ئێمە لە سەی سادقین لێرە بۆ چەندەمین جارە کاگرتبوونەوە و چۆن بڵێ پشگیری لە کوردانی ڕۆژاوا ڕێک دەخرێ اینجا گەنجان و هەموو چین و توێژەکان بەبێ جیازی هاتوونەتە ئێرە کاک سەرکەوت جەنابەت لە پێی تەمەنی خۆت ناڵم زۆر بەتەمەنی بڵام بەتەمەنی اینجا پێم بڵێ لێرەوە پەیامی تۆ چییە و هەستە چۆن بوو کاتێک ئەو گەنجانە دەبینی بە گروتینەوە بەشداری لەو گرتبوونەوەیەکەن و پشگیری خۆیان بۆ کوردای ڕۆژاوا دەرەکەن و هەندێکیشانەڵێ ینی هیچ کێشەمان نییە بچین گیانی خۆمان بەخچکەین بەنای خی بەخشندە و میهرەبان ئەو خوایی کەوا کەتەلۆک و بەرنامەی ژیانی نردوتە خوارە بۆ سەر زەوی بەداخەوە ئەو کەتەلۆک و بەرنامەی خی گەورە نردوێتی بۆ ئەوە نردوێتی میلەتان هەمویان لەژێر ئەو ئاڵا بحەسێنەوە ئیسراحەت بکەن و یەکێتی و یەکبوون و برایەتی تیا دروست کرێت بەداخەوە بەڵام دژمنانی کورد هەمیشە سوودیان وەرگرتووە لە دین لە پاڵ دینە هاتوون گەلی کوردیان قەر کردووە هاتوون ئەفالیان کردوین هاتوون سزایان داین زیندە بەچاڵیان کوردین بەڵام ئێمە بە زۆر دینمان وەرنەگرتووە ئێمە بە ڕغبەتی خۆی دینمان وەرگرتووە تەنها کوردە نەیتوانێت سوود لە دین وەربگرێت لە پاڵ دینەکە بتوانێت بەم دینە گەلەکەی ڕزگارکە من بەڕاستی جارێک گریام لە خەفەتی ئەوانەی سووریا جارێکیش دڵخۆشم هەر گریام کەوا بینیم ئەم گەنجانە بەو حەماسەتەوە یەنە سەرجادە پشتگیری لە کوردانی سووریاکەن دەستخۆشیم هەیە بۆ گەنجە خوێنگەرمانە بەڕاستی ئەمە سلماندی ماوەیەک پێش ئێستا یانود گەنجەکان ئینتیمای نەتەوایەتیان نەماوە من لە چاوپێکەوتنێکی تریشاوتم حەقە لە زانکۆکانە دەرسێکدا بنرێت گەنجەکانمان ئینتیمای نەتەوایەتیان فێر بکەن بۆ ئەوەی ئەمە لەبیر نەچێتەوە ئەمە جێگەی دڵخۆشیە ئەمە جێگەی دەستخۆشیە کورد هەمووی یەک هەڵوێز یەک پارچە یەک دەست یەک دەنگ توانێتی دیفاع لە خاکی کوردستان کە چەند ساڵ لەمە پێش گوێم لێبوو بەرپرسی یەکێک لە وڵاتە داگیرکەرانی کە دژمنی کوردن ئەوە ئەگەر ڕۆژ ئاوان نەما ئەو کاتە سەرێ هەرێمی کوردستانە وتیان وتی کوردی زیین و ئەوانن کە لە ژێر خاکان بەداخەوە بەڵام ئێمە خەونەکانی ئەوانمان بردە ژێرگەڵ ئەوە ئەمڕۆ سلمانبانکەوە کورد یەک پارچەیە کە هەڵوێستە یەک دەنگە هەش کاتێک کورد یەک هەڵوێست و یەک دەنگ و یەک پارچە بوو بێ توانێتی سەر بکەوێ بەسەر دژمنانە من دەستخۆشی لە هەموو کەناڵەکانی ڕاگەاندنەکەم بە تایبەتی ڕوودا و دەستان خۆش بێ سپاسانەکەم سپاسی ئەم گەنجە خۆی خوێنگەرمانەیشەکەن کەوا هاتوون بە دەنگی کوردانی ڕۆژئاوا ئەمە پشتگیریەکی باشە هیوادارم هەمومان لەژێر ئاڵای کوردستانە یەک دەنگ و یەک ڕەنگ بین سپاس بۆ ئێوەش هێوی دارگەنجانی سەی سادق کۆبوونێتەوە پەیامیانە یامەیە بەس یەک پرسیارت لێ بکەم قەت بۆ ڕۆژێک لە ڕۆژان لە ماڵەوە پێت بڵێن تۆنەوەی ئایپادی یان وەکو ئەوانەی پێشتر ئینتیمای نەتەوایەتی نییە و بەڵام ئێستا بەم جۆرە بێت من ئەمە یەک شت بڵێم لێرەوە سەرەتا وەکو گەنجانی ئەم شارە هاتنە سەر شخان بۆ پشتیوانی لە خوشکبەرەکانمان لە ڕۆژاوا ئەوەی دەست بۆ کورد بێنە دەستی سووتێنن ئەوەیشی کە دەستدرێژی کاتە سەر کورد دووبارە دلی بکوێنی لە سجنی لە لایکەنەوە بەریە مەبەست ناشەرعیە مردی پیاوی کشی ناوت چییە؟ لەرێ ئەدهم لێرێکیان ئەوە ئەمڕۆ هاتوویت خۆ دەزانی بۆچی هاتوویت؟ بۆ خۆپیشاندان ئەی ئافرین دایکت تۆی گۆڕیوە؟ کوردستانە خۆشەوێ؟ ئەی ئافرین هێوی دارگەنجانی خێری بەڕێزم سەر چاواتی بەخێر بێ فەرمە و سەر چاواتی یاخوا بەخێر بێن سەر چاواتە بەخێر بۆ شارەکەمان من یەک پەیام هەیە ئەحمەدی موفتیزادە کە زانایەکی زۆر گەورەیە کە ئێمە کوردە بۆیە قەدی ناگیرێ بەداخەوە ئەو وتەیەکی هەیە وتەیەکی زۆر بەناوبانگە من هەمیشە لە یادمە ئەوتە ئەڵێ من هەموو دینەکان شارەزام بەڵام تاقە دینێ تاقە ئاینێ کە مافی گەل بە تەواویەدا مافی نەتەوەکان بە تەواویەدا دینی ئیسلامە ئەڵێ ئەگەر بتەوێت مافی نەتەوەکە بە تەواوی دەستەبەرخی ئەبێ واز لە دینی ئیسلام نێنی ئەبێ دینی ئەو پەیڕۆکەی بەڵام بەداخەوە هێسا کۆمەڵێک کەس دوور لە ڕوتان بەداخەوە ئەمڕۆ کۆمڕۆکە کۆمەڵێک کەس ئەیانەوێ یەکریزیە جوانە تێک بدەن من هیوادارم باشەوەمان کراوە بێ بێژ و سەلمان دوێتی ئەوانەی ئەیانەوێ سوکاتی بە دینی ئیسلام بکەن ئەخیرا خۆیان سوک دەست خۆش هێوی دارگەنجانی سەی سادق زۆر بە حەماسەوە هاتوونەتە ئێرە و بە هەر لایەک دەچی پێ دەڵێن بە ئێمەش قسە بکەین و پەیامی خۆمان هەیە و گرتبوونەوەکە چەند کاژێرێکی دیکەش بەردەوامە بێ لێرە پەیامی خۆیان هەیە و چەند خێزانێکی خەڵکی ڕۆژاواش هەر لێرەن گیان منی شعرەکەڵم دوو شعرەڵێن فەرموو یەک شعرم بۆ بڵێ
أقل لك 100 باس وأقل بمدنا غير قولوا الرقباي بش مسدا شندلم تتسدا كردستان الولاتك ونابع بشوار داقي قردني دل برلقين درن دي بيولدان ودين ناتوان يركود نبين هركود بينو هركود يقربين كردستان خوشەوێ بله ئەی ئافرین کێ فێری کردیەوە ولا كان خاصي محمد وفيرمو ئەی ئافرین شێری شێر دەست خۆش هێوی دارەوەک پێشتریش گوتم ینی هەرچەندە بۆ کاتێکی ناخۆشە کوردانی ڕۆژاوا لەو دۆخیان بەڵام لێرە کە ئەبینی ئەمان ئەوەندە بەحەماسن و بۆ جۆش و خرۆشن و گەنج و مناڵ و گەورە و پیر هەمووی ئەڵێ با منیش قسە بکەم کاک ئەحمەدە تێ قسە بکەی ئاکی وای کردووی خۆم کردووە ئافرین دەست خۆش چۆن فێر بووی والله هلا من الله فير بماما ئەوە نیشانەی کوردایەتیەوە أنا والله ئەمڕۆ هاتووی چی بکەی لێرە والله هاتوين خۆشادانێکین بۆ ڕۆژاوە ئەی ئافرین دەست خۆش بەڵێ سازگار هێویدارۆ گوتیشم چەند کاژێرێکی دیکە لێرە بۆ پشگیری کوردانی ڕۆژاوا لێرە کۆبلێتەوە و بەردەوامە بێ ڕەنجە جەمال ژناوە خۆنیشاندانە هەولێرێ وێلگەلمە بە ڕەنجە لە هەولێرێ ئیرۆ چقاس خەلک دەرکەتنە دەرڤە پەیامێن وان یەن سەرەکی چنە تایبەتی پشتی هەفکردنێ هێویدار سڵاوتان لێبێ بەڵێ بە هەزاران لە هاونیشتیمانیان و کورد لە هەر چوار پارچەی کوردستانەوە لێرە لە بەردەم قەڵای هەولێر گربوونەتەوە بۆ پشگیری لە ڕۆژئاوا هەروەها ئەو ڕێکەوتنەی کە کراوە هەموو پێی دڵخۆشن و کوردان لە هەر چوار پارچەوە لێرە لەژێر دروشمی یەکە گەلی کوردیەکە ئەمڕۆ ئەم خۆپیشاندانە گەورە لە نێو هەولێر دەکرێت هەڵبەتە ژمارەیەک هاو نیشتیمانیم لایە ئەوان لە ڕۆژهەڵاتی نیشتیمانەوە هاتوون سڵاو لێبێ لە کام شارەوە هاتوون چی دەڵێ پشگیری بۆ ڕۆژئاوا و ئەو گفتوگۆ ڕێکەوتنەی کە هەیە چۆن هەستی چی دەبێ و دڵت پێی خۆشە سڵاو و ڕێز و حرمەتی تایبەتی بۆ ئێوەی بەڕێز بۆ هەموو گەلی کورد کۆبوونەوەمان لێرە کە کۆبووینەتەوە هەر هەمومان ویستمان ئەمانەوێت بە دوژمنەکانمان بڵێن هەموو گەلی کوردیەکە کوردستان یەک کوردستانە ئێمە شتێکمان بەناو سنووری دەستکرد نییە باوەڕیشمان پێ نییە گەلی کورد هەموو یەک بنەماڵەیە و هەمومان خاوەنی دابوو نەریت و کەلتور و فەرهەنگێکی تایبەت بە خۆمانین لە کام شارەوە هاتوون من بۆ خەم خەڵکی شاری سنەم لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەڵێ دێمە وڵات گۆرانیت دەگوت دەبی گۆرانیمان بۆ بڵی سڵاو لێبێ تۆ لە کام باژێڕەوە هاتووینە وەڵا من لە منتقەی هەورامان و هاتووم شاری پاوە بەڵێ زۆر دڵخۆشم بەم هەستی خەڵکی کووردە کە هەر چوار براکە کرد بە ناوی چوار پارچەی کوردستان یەک ئەگرێ با دوشمن بزانێ ئەم چوار برا هەر پشتی یەکن سپاست دەکەم خاشەکە بینیم لێرە گۆرانیتان دەگوت دەنگێکی خۆش هەموو بە یەکەوە ژن و پیاوان گۆرانیەکەمان پێشکەش بکەیەوە فەرمو سڵاو پێشمەرگەی قارەمان چاترین ڕۆڵەی کوردستان سڵاو پێشمەرگەی قارەمان چاترین ڕۆڵەی کوردستان بەڵەنگی سەر شاخ و هەردان هەڵۆی خوێناوی سەر بەردان بەڵەنگی سەر شاخ و هەردان هەڵۆی خوێناوی سەر بەردان شەڕێمە شەڕی ژیانە شەڕی باوەڕ و ئیمانە بۆ ئازادی کوردستانە یا کوردستان یا نەمانە کوڕی کوردی ئازا و دلێرەستە ڕاپەڕاوێنەی شێر کچی کوردی ئازا و دلێرەستە ڕاپەڕاوێنەی شێر لە کوردستان ڕامێنە تێر وێران بوو وڵاتی زنوێر وێران بوو وڵاتی زنوێر لە کوردستان ڕامێنە تێر وێران بوو وڵاتی زنوێر وێران بوو وڵاتی زنوێر ئەم خاکە خاکی کوردیە خۆ خاوەنی دیکەی نییە ئەم خاکە خاکی کوردیە خۆ خاوەنی دیکەی نییە سەبە بۆ هێرشیوی چییە
کوردستانە و کورد خێویە سەبە بۆ هێرشیوی چییە کوردستانە و کورد خێویە کوردستانە و کورد خێویە شەڕێمە شەڕی ژیانە شەڕی باوەڕ و ئیمانە بۆ ئازادی کوردستانە یا کوردستان یا نەمانە دەکەم دەنگت خۆش بێ بەڵێ هێڤیدار ئەمانە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون لە باشووری کوردستانەوە پشتگیری بۆ ڕۆژئاوای کوردستان دەنێرن لێرە وەکو گوتم کوردانی هەر چوار پارچە لێرن گەورە و بچووک منداڵ پیر وەکو دەبینن نمونە ئەم منداڵەیە کە بە زلکی پێشمەرگەوە هاتووە و نیشانەی سەرکەوتن دەکا لێرە هەمووان هاتوون بۆ پشتگیری ڕۆژئاوا بۆ پشتگیری مافەکانی کورد لەژێر قەڵای هەولێرەوە لێرە یەکە کوردیەکە دەڵێنەوە بەڵێ gelekî spas Renca Cemal tu jî ji Hewlêrê li gel me bû Ebu Bekir li Raniya çend kes derketine derve peyamên wan çi ne hestên wan çi ne ji bo Rojavayê Kurdistanê هێویدار سلااو لێبێ دیارە لێرە ئاپڕایەکی زۆری خەڵک هاتووە ئەمڕۆ بەشدارە لەم گردبوونەوەی ڕانیا لە کەشێکی سارد و باران ناویدا خۆپشاندانێکی گەرم و گوڕ بەڕێوە دەچێت هەمویان هاتوون بە یەک دەنگ باڵپشتی لە کوردانی ڕۆژاوا دەکەن ئەم کچە جوانە دەمێکە چاوەڕێیە شارێکی هەیە بۆ ڕۆژاوای کوردستان دەمەوێت شارێکە بخوێنێتەوە جا پێ دەڵم کێ بەشدارە لە شوێنێکە کەسی کە بەشدارە چیت هەیە بۆ ڕۆژاواتەوە چیت هەیە بۆ ڕۆژاوا شارەکەت بخوێنەوە ئەوت شارێکم شارەکەت بخوێنەوە شارەکە چی بوو زمانی کوردی کوردم زمانی ڕۆژم دەوێت کوردستانم کوردی زمانی باپیرانم مانای سەربەرزی ژیانم کوردستانم یەک پارچەیە گیان و فیدای ئەم خاکەیە بژی کورد و کوردستان دەست خۆش بێ ئافرین زۆر سپاس هێویدار خەڵکێکی زۆر بەشدارە لە خۆپشاندانەکە لە گەورە و بچووک لە ژن و پیا و لە پیر و پەکەوتە هەمویان هاتوون ئەمڕۆ بەشدارن ناوە هەینی یەکگری کە هەمویان بەیەک دەنگ پاڵپۆشی دەکەن لە ئەو بەرخودانێک کە لە ڕۆژاوای کوردستان هەبووە ئێستا بەڕێ پێوان دەڕۆن بەرەو دەواازەی شارەکە لە دێوە دوای دنەوە ناو بازاری ڕانیە چالاک کێیان دەبێت هەم چالاکی هوەریان هەیە هەمیش بە یەک گوتاف هەمویان دەڵێن کورد یەکە یەک زمان یەک پارچەیە چیت هەیە ئەمڕۆ بە خۆت و مناڵەکەتەوە بەشداری چیت هەیە بۆ ڕۆژاوە وڵی هاتوین لە ڕاستەخۆیە چیت هەیە بۆ ڕۆژاوە چۆن پاڵپشتی خۆ دەدەبڕی بە کوردای ڕۆژاوە وڵا ببورێت تۆزەکە دەست خۆش زۆر باشە ئێستا دیارە خەڵکێکی زۆر بەشدارە ئێستا بەڕێ پێوان دەڕۆن دەیانهەوێت هەمویان دەنگی خۆیان بگەێنن دەیانەوێت پاڵپشتی خۆیان بۆ ڕۆژاوای کوردستان دووپات بکەنەوە هەم لە ئەندامانی پەرلەمانی پێش کوردستان هەمیش بەشێکیان کە پێشتر ئەندامی پەرلەمان و لێرە بەشدارن کاک یاسی خزر هەر لە یەکەم ڕۆژی خۆپشاندانەکانەوە دەورێکی کارای هەبووە لە خۆپشاندانەکان کە پەرلەمانتاری پێشی پەرلەمانی کوردستانە کاک یاسی چیت هەیە بۆ ڕۆژاوە ڕۆژاوا لێرە هەتاوێ قوربانی یەکێکەی شەڕڤانان بم هیوادارم گەلی کورد هەمیشە ئەوە یەک دەست بێ یەک هەڵوێست بێ لەبەرەوەی دەتوانین بە یەک هەڵوێستی بە یەک دەنگ یەک سەرکردە یەک وڵات یەک نیشتیمان یەک گەل دەتوانین مافی کورد بەدەست بێنین کاگیاسین لە یەکەم ڕۆژە دەورێکی کاراتەیە لەو خۆپشاندانەی کە لە ڕانیە هەیە درێژە بە خۆپشاندانەکانتان دەدەن چۆن پاڵپشتی خۆتان دووپات دەکەنەوە جارێ ڕادەوەستیم بزانین چۆن دەبێ وەزعەکە چۆن دەدیترێ بزانین ئەو ڕێکەوتنامەی مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع چۆنە ئەگە بزانین بەسەرکەوتوی کورد تەواو دەبێ ڕای دەگرین ئەگەر نابەردەوام دەبین هەتاکو مافەکانمان دێنی نەدی تۆ چیت هەیە دۆسپاس دەکەم چیت هەیە بۆ ڕۆژاوە چی بۆ کوردانی ڕۆژاوە وڵی لە خۆشەویستی ئەو یەک ریزیە ئەوەندە خۆشی داوینێ ئەوەندە خۆشی داوێنێ هەر دڵۆپێکی خوێنی ئەو شەیدانە بە فیرۆ ناڕۆ لەسا ئەو خاکەی دڵنیابە هەر چوار پارچە دەبێ یەک بگرێ یەک کۆی و یەک دەنجی گەلی کورد لە هەموو عالم نەکەن لە چوار پارچەکەی کوردستان لە هەر شوێنێکی ئەو دیارە دەبینی کورچقا ڕشاورەتە سەر شەقامەکان ئەوە مژدێکی گەورەی پێوەیە ئیشەڵڵا کوردستان دەبێتە دەوڵەت بە پشتیوانی خوای هەر چوار پارچەکەی دەکەینەوە یەک ماڵ چەند دڵخۆشی بە یەکگرتووی کە لە نێوان کورداندا هەیە چەندە دڵتەنگم بۆ ئەو کەسانێک کە خوێنیان دەڕژێ بۆ ئەو شەهیدانێک کە خوێنیان دەڕژێ لە پێناوی ئەو نیشتیمانەی دا ئەوەندە دڵخۆشم کە کوورد دەبینم ئاوا بە یەک دەنجی بە یەک پارچەی لە دژی ئەو داگیرکەرانەی کە چەندین ساڵە 512 دانە ساڵ ئێمە لە بن زوڵمی ستەم و 400 ساڵ لە بن دەستی عوسمانی و 112 ساڵ
لە بندەستی ئەو ڕژێمەیەک لە دوایەکانی کە دژایەتی گەلی کوردیان دەکرد ئێمە خەفاین ئێمە بەناوی دین هەڵخەڵەتێنراین ئێمە ئیسلام لە ناخماندا ئێمە ئیسلام لە دڵماندا لە کردەوەکانماندایە ئەوان بە ڕووکەش بە ئێمەیان دەفرۆشتەوە هیوادارم گەلی کورد لەسەر ئەو ڕێچکە و ڕێبازەی خۆی لانەدا حتا بە ئامانجەکانمان دەگەین ئەمێ بچنە ڕەوان دزێ ئەندام جەبار لە ڕەوان دزەیە ئەندام لە ڕەوان دزێ خۆنیشاندان ئیرۆ چاوایە لە گەلێک دەڤەران ئەم دەبینن زارۆک گەلێکی دناوا خۆنیشاندانان دەنە وەکێک و سەرکێشیە بکن دروشمێن وان هەستێن وان گەلێکی تایبەتن لە ڕەواندز تێ چژمەرە ببێژی ئەندام هێویدار سڵاوتان لێبێت لە پایتەختی میرنشینی سۆرانەوە لە بەیانی زووی ئەمڕۆوە هاونیشتیمانیانی ئەو قەزایە لەسەر پێن کە ژاوەی ئۆتۆمبیل بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە بە نێو شەقامەکانی ڕواندز تاوەکو ئەو شوێنەی گەردەگەرد کە خۆپیشاندانەکەی لێ بەڕێوە دەچێت کە ژاوەی زۆری ئۆتۆمبیلمان بینی لێرە قەرەباڵغیەکی زۆر هەیە هاونیشتیمانیان دروشمی کورد یەکە دەڵێنەوە هەموو چین و توێژەکان تێیدا بەشدارن لە منداڵ لە گەنج لە پیر لە ژن لە تەنانەت مامۆستای ئاینی هەموو ئەو چین و توێژانە تێیدا بەشدارن و ینی با بڵین تا کات دەڕوا قەرەباڵغتر دەبێت لێرە ئاڵایەکی گەورەی کوردستان بە درێژایی 50 متر بە نێو شەقامەکانی ڕواندزدا دەهێنرێت و دەبردرێت و هاونیشتیمانیان وەکو گوتم لێرە بە گڕوتینێکی زۆرەوە با بڵین پەیامی کوردیەکە دەڵێنەوە من هەوڵ دەدەم لەگەڵ هاونیشتیمانیان نزیک بمەوە پەیامی ئەوان وەربگرم بۆ ئەوەی هەستی ئەوان بە تایبەت لە شوێنێک کە پایتەختی میرنشینی سۆران بووە چییە ئەمە واڵا گەورەیە هیوی داردیمەنەکانتان نیشان دەدەین کە هاونیشتیمانیەکی ڕواندز بە درێژی 50 متر دروستی کردووەوە بە نێو شەقامەکانی ڕواندزدا دەیهێنێت و دەیباجگە لە ئەم پەیامانەی کە هاونیشتیمانیان هەیتیان لێرە هێویدار شتێکی دیکە هەیە کە دیار کووردا ڕۆژنامەوانی دیاری تۆڕی میدیایی ڕوودا و لە نێو ئەو پۆستەر و دروشمانەی ئەمڕۆ لێرە بەرزکراونەتەوە بۆ پشگیری کورد وێنەی دیار کووردا بەرزکراوەتەوە لە دەدەستی هاونیشتیمانیانەوەیە کە وەکو ڕۆژنامەوانێک کە دەنجی کوردی گەیاندا بەرزترین دەسەڵات لە جیهاندا سڵاوتان لێبێت پەیامی ئێوە چیە بۆ ڕۆژئاوا بۆ ئەو ڕۆژنامەوانەی زۆر بەخێربن پەیامی ئێمە بۆ ڕۆژئاوا ئەوەیە کە ئێمە سنوورەکان ناناسین ئێمە لەگەڵ هاوڵات خوشکبراکانی خۆمانین لە هەر شوێنێکی جیهان بن و پەیامیشمان بۆ دژمن ئەوەیە بەلەلەتکردنمان و بەدابەشکردنمان تەنها لە لای ئێوە بوو چکە ئێمە تەنها یەک جەستە و یەک نیشتیمانین و پەیامم بۆ دیارکردا هاوشاری و هاونیشتیمانی هاوشاری خۆم ئەوەیە کە ئەو نوێنەری گەلی کوردە ئێستا ئێمە بەداخەوە لە ڕووی نوێنەرەوە نوێنەرمان کەمە یاخود هەرنیمانە لە شوێنێکی وەها گرنگ دیار کوردە توانی گەلی وەکو نوێنەری گەلی کورد وەکو ئەو دەنگانی کە لێرە کە بکراون و نەگەیشتە جیهانی ڕۆژاوە و نەگەیشتە ناو ئەو شوێنە بەرزە دیار کوردە توانی دەنگی ئێمە بگەێنێ هەربژیت هێویدار پەیامی زیاتری هاونیشتیمانیان وەردەگرم وەکو گوتم گشت چین و توێژەکان لێرن هەوڵ دەدەم پەیامی زۆرترین هاونیشتیمانی وەربگرم ئەوانەی ئەمڕۆ لێرە لە خۆپیشاندانەکەی ڕواندز بەشدارن و بە گڕوتینی زۆرەوە لێرن سڵاوتان لێبێت ئێوە هەر لە ڕواندزدا دەنیشن پەیامتان چییە چۆن دەڕوانە ئەو یەکجێی کورد شەقامی کوردستان ئێستا بۆن و ڕەنگێکی تر دەدات پشتیوان سوپاس بۆ خواکەستانی کە گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بەیەک دەنگ و بەیەک ڕەنگ پشتیوانی لە گەلی ڕۆژئاواکە گەلی ڕۆژئاواش گەلی کوردە و یانی هەمووان یەک نەتەوەینە یەک ئامانج و یەک دید و بۆچونمان هەیە ئامانجی کورد دروستبوونی دەوڵەتێکی کوردیە بەڵام بەداخەوە لە چوارچێوەی دابەشکردنی سایکزبیکۆوە تا ئێستانێکە خەڵکی کورد چەساوە کراوە و مافەکانی بێبەشکراوە لە مافەکانی بێبەشکراوە بەسەرچاوان دەستان خۆش بێ هێویدار وەک لە سەرەتا پرسید ینی یەکێک لە با بڵین هەرە شتە دیارەکانی نێوخی پیشاندانەکانی ئەو چەند ڕۆژەی باشووری کوردستانەوەیە منداڵان بە جلو ئاڵاواڵی کوردیەوە بە ئاڵای کوردستانەوە بە نەخشاندنی ئاڵا لەسەر تەنانەت دەموچاویشیان بەشداری خۆپیشاندانیان پێدەکرێت سڵاوتان لێبێت هەستی ئێوە چیە پەیامی ئێوە چییە چۆن ئەو ئاڵایەتان لەسەرەوە نەخشاندووە وەک پشگیریەک لە ڕۆژئاوای
ئیشەڵا سەرەکەوی و هەردەمیش سەرەکەوی هەر بژی سپاس دەکەم دەستان خۆش بێ. هێویدار دەرفەتم بدە پەیامی زیاتری هاونیشتیمانیان وەردەگرم لێرە جگە لە هاونیشتیمانیانی باشووری کوردستان هاونیشتیمانی دیکەی ڕۆژاوای کوردستانیش لێرە هەن بەڵام ئێستا لە من دووری کاکسیامان سڵاوتان لێبێت پەیامی ئێوە چییە ئەم یەک ریزی و یەک دەنجەی کورد شەقامی کوردی کە ئێستا بۆن و ڕەنگێکی کە دەدا لە یەکگرتوویدا چۆنە لە سەنگێنن دەستان خۆشبی بۆ ڕوومەرکردنی ئەو چالاکیە بەڕاستی ئەو ڕەوەکو زەماوەری ڕوانزوزاتینە سەر شەقام پشتگیری لە خەڵکی ڕۆژاوا دەکەین و پەیامێکە بۆ دوژمنانی کورد لە هەمان کاتیشدا بۆ خۆشمان کە ئێمە ئیسپاتیەوەی دەکەین ئەگەر ئێمە هەر کاتێک یەک بین یەک دەنگ بین یەک دەست بین یەک بازوو بین دەتوانین ئامانزەکانمان بینجی دەتوانین ئەو پلانەی کە دوژمنان دایدەنێن بە یەک دەنجی و بە یەک ریزی پوچەلی بکەینەوە و سەرکەوتوو بین دەستیەوەش خۆش بێ سوپاسانەکەین بۆ هەربژی هێویدار بە شێوەیەکی گشتی خۆپیشاندانەکە تاوەکو فراوانتر دەبێت هاوشێوی ئێرە لە قەزای چۆمانیش خۆپیشاندان هەیە لە زۆر ناوچە شوێنی دیکەش هاونیشتیمانیان لەسەر پێن بۆ پشگیری ڕۆژئاوا وەکو لەسەر تاش گوتم دروشمی سەرەکی نێو خۆپیشاندانەکان جگە لە بەرزکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان کوردیەکە دەڵێنەوە